دوای نزیکەی سەدەیەک بەسەر خۆپیشاندانی بەردەرکی سەرای سلێمانی لە ڕێوڕسمێکی فراواندا یادی 6 ئەیلول خۆپیشاندانە فراوانەکەی بەردەرکی سەرای سلێمانی کرایەوە. لەو ڕۆژەدا خەڵکی سلێمانی دژی داگیرکاری ئینگلیز و زوڵم و ستەمی ئەو کاتەی ڕژێمی عێراق ڕاپەڕین و داوای جێبەجێکردنی ماف و داواکاریەکانی کوردیان کرد. لە هەمان شوێن و لە بەردەرکی سەرا وەک وەبیرهێنانەوەیەک بۆ ئەو ڕۆژە مێژوویە فستیڤاڵی بەردەرکی سەرا لەلایەن دەستگای میدیای کورساتەوە ڕێکخرا و چەند چالاکیەک بەڕێوەچوو. خۆی لە ڕاستیە ئەم فستیڤاڵە لەگەڵ لەو کاتەیە هەر لەو کاتەیە هاتووە کە هەڵمەتی هوشیاری کانسەری مناڵە دیارە منداڵپارێزی کوردستان هەر لەم کاتەیە کەمپینێکی هوشیاری بڵاو کردوێتەوە. لەم با بڵێن فستیڤاڵەشا بە دەرفەتێکی زانین کە زۆرترین لە تاکەکانی کۆمەڵگا زانیاریان هەبێ سەبارەت بە کانسەری مناڵ و خۆپاراستن. لەم پێشانگانە بەشداری ئەەکەین بە خواردنی کوردەواری خواردنەکانی منیش ئەوەی کە هێناومە ساوەرە بامەیە کفتەیە و بریانی فاسۆلیایە یا پراخە حەڵوایە ئیتر ئەو شتانەی کە درەن ئەکرێ لە ماڵەوە لێرە خەڵک بازاڕێکی باشیەیە بۆیان. وڵا بەشداریمان کوردەمیشە فۆلکلۆرە کوردیانەی کللتوری کوردی تر هەروە کۆڵوانەیە و کڵاوە و چینینە و ئۆشتانە حەزمانە کرد جاروبار ئەوە ئەم فستیڤاڵان بکرێت و لەبەرەوەی کللتوری کردو هەمیشە زیندوو بێت. وە گرنگیدان بەو ڕۆژە مێژوویەی سلێمانی لە فستیڤاڵەکەدا چەند چالاکیەکی هونەری و فۆلکلۆری و کللتوری و گۆرانی و میوزیک پێشکەشکران کە بەشێکیان گەڕانەوە بوو بۆ مێژووی ڕەسەنایەتی سلێمانی و خەڵکەکەی. هەر لە فستیڤاڵەکەدا نمایشێکی شانۆگەری پێشکەشکرا. ناوەڕۆکی شانۆگەریەکە گوزارشت بوو لە ڕۆژی خۆپیشاندانی بەردەرکی سەرای سلێمانی. لە چەند ڕۆژی ڕابردووشدا بۆ پاراستنی ئەو شوێنە کللتوری و مێژوویەی سلێمانی فولکەی بەردەرکی سەرا لەسەر شێوازە مێژوویەکەی لەسەر ئەرکی شاناز ئیبراهیم ئەحمەد نۆژەن کرایەوە. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی. 13 کەس لە دانیشتوانی سلێمانی کوژران و